ئەمڕۆ جارێکتر ئەنجومەنی ڕاوێژکاری لە پزیشکانی پسپۆڕە جیاوازەکانی ڕاوێژکار و خاوەنی ئەزمونێکی دوور و درێژ و شارەزا لە بوارە جیاوازەکانی نەخۆشیەکانی هەناو و تەندروستی گشتی هاوڵاتیان ئەم پسپۆڕیانەی نەخۆشیە گواستراوەکان لە بواری بەرەنگاربوونەوە بۆ نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 کۆبوونەوە کە کۆمەڵێک ڕاستپاردە و کۆمەڵێک بنەمای زانستی زۆر باش و گونجاو هاتە باسکردن و بە بەشداری ڕێکخراوی تۆنسی جیهانی لەگەڵ تیمی وەزارەت و بەڕێوەبەرایەتیە گشتیە تەندروستیەکان و ڕێکخراوی تۆنسی جیهانیش لەگەڵمان بوو ماوەی 24 کاتژمێری ڕابردوو بەداخەوە ژمارەی توشبووان بە ڕێژەیەکی خێراتر و زیاتر زیاد بووە کە لە کۆی تێستکردنی 6451 تێستی پشکنینی تاقیگە 1308 حالەتی نوێی کۆڕۆنای توشبوو بە هاوڵاتیان تۆمار کرا هەرچەندە 246 حالەتی نوێی چارەسەرکردنی تەواو تۆمار کرا بەڵام بەداخەوە 17 گیان لە دەستدان و مردن بەهۆی ئەم نەخۆشیەوە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا هەبووە. بەڕێزان ژمارەی پشکنی لە هەرێمی کوردستان بە کۆی گشتی تا ئێستا گەیشتە 579,703 تێست بەداخەوە 66,131 حالەتی توشبوو تا ئێستا تۆمار کراوە لە نێویاندا کە ڕێژەیەکی زیاتریان چاکبوونەوە 38,807 حالەت و 25,081 حالەتیش تا ئێستا لە ژێر چارەسەرکردندان لە ماڵەوە یان لە نەخۆشخانەکان و لە بەشەکانی چاودێرتر بەداخەوە ژمارەی گیان لە دەستدان و مردن بەهۆی نەخۆشی لە هەرێمی کوردستان گەیشتە 2243 حالەت.